زۆر سپاس بۆ ئامادەبوونی میوانانی خۆشەویست خۆشحاڵم ئەمڕۆ کە لێرەم سپاس بۆ پەیمانگای فام و ڕێکخراوی کورسان دیالۆگ کە ئەم دەرفەتەی ڕەخسان ئێمە وەکو گەنجێک باز لە ساڵی نەگەیشتم کاتە گەنج طبعا ئەو تاریفی تۆ کرد تاریفێکی کۆنە تاریفی تازاڵێ لە 18 بۆ 45 گەنجە مەجالی تیا ماوە لەبەرەوە هەر گەنجین چەند ڕۆیان خۆش بووە ژمارەی ڕووخۆشەکان لەبەرەوە ئێمە وەکو گەنجێک ئەمڕۆ لە ڕۆژی زمانی کوردی ئاوێڕا پیرۆزباییمان باز لە دیاردەیەکی گلۆباڵەکەین کە ئەویش بابەتی پەروەردەی میدیایە هەڵبات پەروەردە لەگەڵ میدیایە دوو چەمکن ئاوێزانی یەک کراون چونکە ئەرک و ئامانجیان هاوبەشە ئەوەی کە پەروەردە کردوویەتە ئەرکی سەرەکی خۆی لە بواری فێربوون لە بواری بەخشینی زانیاری لە گەیاندنی چەمکی تازە و فێربوونی نووسین خوێندنەوە تێگەیشتن ئەمانە بەشێکن لەو ئەرکانی کە میدیاش هەمان ئەرکی هەیە هەمان ئامانجی هەیە و ئاوێزانکردنیان بەیەکەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەموو ئەو زانانەی کە بەڕێبەرێزم دکتۆر عەدالەت باسی کرد ضرورەتی پەروەردەی میدیایی هێناوەتە پێشەوە هەڵبەت بۆ میدیا بە شێوەیەکی گشتی ئێستا کە ئێمە باز لە دیاردەیەکی نوێی نێاو میدیای نوێیەکەین کە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەڵبەت ضرورەتەکە زیاترە بێ پەروەردەی میدیایی من ئەمەوێ باڵێم قسەکانم چڕکەمەوە لە کۆمەڵێشتا یەکەم پەروەردەی میدیایی چییە جیاوازی چیە لەگەڵ میدیای پەروەردەیە پەروەردەی میدیایی لەکوێ و خوێنەواری میدیایی لەکوێیە لە کوردستان ئێمە پەروەردەی میدیاییمانەیە یا میدیای پەروەردەییمانەیە بنچینەکانی پەروەردەی میدیایی چین فریا بکەوین باسی بۆ مەوزوعانەکەین طبعا وەکو چەمەک پەروەردەی میدیایی چەمکێکە بۆ یەکەم جار لە ساڵی 1970 لە کەنەداوە ئیبراز کرا و ئیشی لەسەرکرا لەوێ کردیان بە بابەتێک بۆ بیرکردنەوە و قسە لەسەرکردن چونکە کاریگەریەکانی میدیا لەو سەردەمەدا بە شێوەیەکی بەربراو بوو بە تایبەت بۆی گەشەسەندنی تەلەڤیزیۆن و ئەو توندوتیژە میدیایانی لە تەلەڤیزیۆن و لە بەرهەمی میدیایی لە نمونەی فیلمە سینەماییەکان لەو هینانەکە هەبوو بۆیە لە کەنەدا وەکو شوێنێک یەکەم جار ئەوان قسەیان لەسەر کرد لە ساڵی 1982 بۆ یەکەم جار یونسکۆ کۆنفرانسێکی گەورەی لەسەر ساز کرد و باسی دەرفەت و ئاسنگەکانی خوێندنی پەروەردەی میدیایی کرد لە نێوەندە ئەکادمیەکانە ئێمە لە کوردستان لە ساڵی 2019 وەکو ڕێکخراوی چاودێری میدیایی کوردی بۆ یەکەم جار چەمکەکەمان کردە چوارچێوەیەک بۆ پانێڵێک کە لە زانکۆی هەڵەبجە بە وەشی لەوێ لە زمنی 4 پانێڵە باسی چەمکەکەمان کرد ئەگەر بینەوە سەر پەروەردەی میدیایی خۆی چییە طبعا چوارچێوەیەکی گشتیە بۆ تێگەیشتن و شیکردنەوە و ڕافەکردنی ئەو پەیامانەی کە لە میدیاوە دەرەچێ دیدێکی ڕەخنەییمان ئەیاتێ بۆ ئەوەی هەر شتێک کە لە میدیاوە دەرچوو وەکو خۆی وەرینەکەین بەڵکو دیوی پشتەوەی هەیە ئێمە ئەزانین ئەوەی کە لە میدیاکانە چاپ و پەخش و بڵاوەکرێتەوە هەمیشە ڕووی ڕاستەقینە نیە یا زۆر زیاد لە لزوم وەڵێ ستایش کراوە مۆرچێکی دیکەی لێ دروست کراوە یاخود لە ڕووی زانیاری و لە ڕووی ئەوەی کە هەیە کەمتر پیشاندراوە یعنی ئەوەی پیشانەدرێ ئەوەی چاپەکرێ ئەوەی پەخشەکرێ ئەوە نیە کە لە واقعەکە ڕوویە بۆیە پەروەردەی میدیایی دەرفەتێکە تۆڵێکە ئامرازێکە هانمانایە بۆ ئەوەی دیوی پشتەوەی کۆدەکانی پەیامی میدیایی تێبگەین عنوانی باسەکەی من ئەوەی کە هەیە پەروەردەی میدیایی و گرنگی خوێندنی طبعا بۆ ئەوەی پەروەردەی میدیایی بخوێنرێ پێویستە ئێمە ئیش لەسەر چەند قۆناغێکی بکەین وەکو ئەو پرۆگرامانەی بۆ نمونە لە ئەڵمانیا نزیکەی بۆ 15 ساڵێکە بەشڕی ئیش لەسەرەوەکەن پرۆگرام بۆ پەروەردەی میدیایی دابنن هەر لە قۆناغەکانی پێش چوونە قوتابخانەوە لە باخچەی ساوایان و تاوەکو قۆناغەکانی پێش چوونە زانکۆ طبعا ئەوان کۆی پرۆگرامەکانیان شڕ کردوتەوە لە 4 ئاستی سەرەکیە یەکەم پەروەردەی میدیایی ئاشنامانەکە یا ئامرازە میدیایەکانمان پێناسێنێ بۆ نمونە میدیای چاپکراو چییە میدیای پەخشکراو چییە میدیای دیجیتاڵی چییە تۆڵەکانیان چین پەیامەکانیان چین
تیۆرەکانیان چین، سیاسەتی میدیایی چییە، خوێنەواری میدیایی چییە. واتە پەروەردەی میدیایی فێری خوێنەواری میدیاییمانەکە هەر لە ئاستی نووسین و خوێندنەوەیان نا، بەڵکو لە ئاستی تێگەیشتن لە دیوی پشتەوەی ئامرازەکانی ڕاگەیاندنیش کە هەر یەک لەم ئامرازانە بۆ خۆی کۆمەڵێک تایبەتمەندی هەیە. ئەوەی کە لە چاپکراوە هەیە لە ڕادیۆیانەیە، ئەوەی لە بیستراوانەیە، ئەوەی لە بیستراوە هەیە لە بینراوە ڕەنگە نەبێ یاخود هاوبەشیە بێ، یا هەمویان کۆکراونەوە ئێستا لە میدیای دیجیتاڵیا خاڵی هاوبەش و لێکچوون و جیاوازیان هەیە. چۆن ئەمانە بۆ نمونە لە باخچەی ساوایانە ئێستا کە زۆرترین مناقەشە لەسەر ئەوەیە ئایا خێزان منداڵ پەروەردەکە یا میدیا منداڵ پەروەردەکە، بۆیە بەشێک لە پەروەردەکە ئێستا گوێزرێتەوە بۆ باخچەکانی ساوایان. ئایا لە باخچەکانی ساوایان منداڵان ساوایان ئاشنان بە ئامرازەکانی ڕاگەیاندن، بۆ یەک ئەبێ بەشێک لە بنچینەی پەروەردەی میدیایی ئیشکردن بێ لەسەر ناسینی ئامرازەکانی میدیایی کە هەن لەو سنوورە جوگرافیکە هەیە. بنچینەیەکی دیکەی پەروەردەی میدیا تێگەیشتنە لە پەیامی میدیای. ئایا ئەوەی کە لە میدیایەکەوە چاپ و پەخش و بڵاو دەکرێتەوە دیوە ڕاستەقینەکەیەتی تەفسیر و تەحلیل ناکرێ، سیاسەتی میدیایی دەوریتیانەیە، یا سابرکارەکانی ئەو وڵاتە تەحەکوم بەو ناوەڕۆکە میدیایەوە ناکەن، پێوەرەکانی ڕێساپیشەیەکانی ڕاگەیاندن تەحەکوم بەو ناوەڕۆکە میدیایەوە ناکەن. ئەو بەرهەمی میدیایانی کە بڵاوەکرێتەوە مجرد بەرهەمێکی میدیایی و گزارشتە لە واقعی و ناخی جەماوەرەکە، یاخود دیوێکی دیکەیە و وەکو پەندە کوردێکاڵێ بووچێ لەگەڵ تۆمە خەس و جۆلێ بێ بەو نەمەتە ئیشکراوە لە میدیا. بنچینەیەکی دیکەی پەروەردەی میدیایی جگە لە ناسین و تێگەیشتنی پەیامی میدیایی بڵاوکردنەوەی پەیامی میدیاییە. چۆن مناڵەکانمان لە باخچەی ساوایانەوە بۆ قۆناغەکانی سەرەتایی یا بە دواتر ئەگا فێریان بکەین و ئەو چەکەیان پێبێن پرزانیاریان بکەی بەوەی کە خۆیان ببنە سەرچاوی بەرەمێنانی میدیایی. چۆن ئەگەر دقت بی لە قۆناغەکانی سەرەتایی ئەمە جاران هینمانە بوو، ئەوەی کە ئێستا پێڵم پەخشنامە نەشری مەکتەبمانە بوو، بۆ نمونە هەر کەسێ دەستی نووسینی هەبوایە، دەستی وێنەکێشانی هەبوایە، هانیانەیە بۆی ئەم قوتابیە ئەم خوێنکارە ئەم فێرخوازە بێت بەشێک لە ئیشەکانی خۆی جانووسینە، شعرە، چیرۆکە، وتارە، هەر بابەتێکە بەشێک لەوە لە چوارچەوەی نەشرەیەکە بڵاویانە کردەوە. لە هەندێک لە وڵاتانی ئەوروپا و خۆراوە رادیۆ هەبوو، رادیۆی کۆمەڵگەیی بۆ کۆمەڵگەیەکی دیاریکراوی پەروەردەیی کە بەشێک لەوانەی کە لەوێ بوون ئیشان لەسەرەوە کرد چۆن حەزی ئەویان هەبێ ببن بە بێژەر، ببن بە نووسەر، ببن بە ئاوازساز، ببن بە ئامادەکار و پێشکەشکار، لەوێ وهانی ئەم بەهرەیانانەیە. واتە پەروەردەی میدیایی ڕامانەیەنەی لەسەر ئەوەی لە قۆناغەکانی سەرەتاوە بۆ دواتر ئێمە خۆمان ببینە بەرەمێنەری میدیایی و بە تایبەتیش ئێستا کە ئێمە شتێکمان هەیە پیاڵێن ستیزین جەرنالیزم یا ڕۆژنامەگەری هاوڵاتی، یا شتێکی ترمان هەیە پیاڵێن مۆبایل جەرنالیزم، ڕۆژنامەگەری مۆبایل کە بەشێکی زۆری بەهۆی مۆبایلی زیرەک و دراویشتەکانەوە پێدا بۆی ئەپلیکیشنەکانەوە پێیا بووە خەڵک ئێستا چیتر پێویستی بۆ و فلتەرانە نەماوە کە جاران بۆ نمونە ئەگەر تۆ وتارێکە بنووسەیە ئەو نار بۆ ڕۆژنامەیەک بۆیە سەرنووسەر بیبینە، جێگی سەرنووسەر، بەڕێوەبەری نووسین، ستافی نووسن، بەم هەموو فلتەرەیە ئەپڕۆشتا ئەنجا وتارێکی بڵاوەکرایە. بەڵام ئێستا فلتەرەکە دەرگاوانەکە خۆمان قەرارەین لەسەرەوەی ئەو شتەی کە ئەینووسین شیاوە بۆ بڵاوکردنەوە، ئەو وێنەی دایانێن شیاوە بۆ بڵاوکردنەوە، ئەو ڤیدیۆی دایانێن ئەگونجێ لەگەڵ کەسایەتیمانوە، لەسەر لەگەڵ ئاسی ڕۆشنبیریمانە، لەگەڵ پێگە کۆمەڵایەتەکەمانە، پێگە سیاسەکەمانە، پێگە ئەکادیمیەکەمانە ئەنجا بڵاوێکەینەوە. تەبان ئەمانە لە نێو گەنجاندا ڕەنگە بە جۆرێکی دیکە بێت، چونکە گەنجان یەکێ لەو تایبەتمەندیانی کە پێیان ناسرێتەوە حب الظهورە، ینی خۆشەویستیە بۆ دەرکەوتن. ڕەنگە ئەم دەرگاوانەی کە من بۆت بازەکەم لە ڕووی میدیا و ڕەنگە لای ئەو وجودی نەبێ یاخود بە نظری اعتیباری وەرنەگرێ. بۆ نمونە ئەوەی کە دکتۆر باسی کرد گەنجێک کە عەرزی وەکۆڵێت دەوڵەمەندی و کەشخەیی و جوانی خۆیەکە لە ڕێگەی عەرزکردنی ئەو سیارە تازەی مۆدل تازەی کە هەیەی، لە ڕێگەی ئەوەی کە ئەو پێشبڕکەی ئۆتۆمبیلەی کەیکە، ئەم تەنها وەکو حەزێکی خۆی حەزێکی گەنجانە پیشانیە. بەڵام هەزارانیشێ ڕەنگە نانی نەبێ بیخوا، ڕەنگە مەسەلەن قووەتی کڕینی ئەو وحدەی نەبێت کە بۆ مۆبایلەکەی بەکارهێنێت و فەیسبووکەکەی بکاتەوە، تیکتۆکەکەی ببینێ. بۆیە ئەمە تووشی دابرانە بێ، دابرانێکی گەورە لە نێوان طبقاتی موسەماع دروزە بێت، چینی دەوڵەمەند و چینی هەزار خەمۆشی دروزە بێ، کابە دروزە بێ. بەداکەوە ئێمە لە کوردستانە ئەو پەشێوی و پاشاگەردانی کە دروست بووە وای زەمینەی بۆ کۆمەڵێ
خاوەنی میدیایی دروست کردووە کە سوود لەم فەوزایە ببین ئەویژەوەیە هەندێک قەنەوا دەکەنەوە بۆ هێنانە پێشەوەی هەندێک کەسایەتی و کارکتەر کە کەسایەتیان نییە کە کارکتەر نین محتەوایان نییە بەڵام ئێت وەکو کەسایەتیەکی وەکو ئەستێرەیەک بە ئێمەی ئەناسێنێ کە بەڵێ بەدڵنیاییەوە ئەنجا بەشێک لەوانە هێنێ مەسەلەن سەقفی تمۆحی هەرزەکار و گەنج بەرزەکاتەوە بۆ نمونەڵێ من لە خلالی ساڵێکە توانیمە ڕەنج ڕۆڤەرێک بکڕم توانیمە شوقەیەکی خۆمە بێ ژیانێکی هایلایفم هەبێ فۆڵۆوەرزەکان زابێ ئێگەنجەکە ئامابینێ حەزەکە وەکو ئەو بێ بۆیە هەمان تەرەقەی ئەوە گرێتە بەرەوە ئەگەرچی تەرەقەکەی ڕەنگە شیاو نەبێ ڕەنگە کۆمەڵایەتی نەبێ ڕەنگە لە ڕووی ئاینەوە لە ڕووی پەروەردەوە گونجاو نەبێت گرنگەوەی بە ئامانجەکەی بگا بە هەر ڕێگەوێ بۆیە پەروەردەی میدیایی یارمەتیمانەیە ئەم کۆدە شاراوانەی خاوەنی میدیاکان بناسینەوە ئەم کۆدە شاراوانەی بەرهەمێنەری میدیایی بناسینەوە کە لە ڕێگەی هەم ناسینی ئەمڕازەکانی میدیایەوە هەم تێگەیشتن لە پەیامی میدیایی هەم بەرهەمێنان و بڵاوکردنەوەی پەیامی میدیایی و خاڵی کۆتاییش ئەوەیە کە چۆن بیرکردنەوەی ڕەخنەگرانە لە نێو منداڵان هەرزەکاران گەنجان و پێگەیشتوانیشان مەسەلەن پەرە پێبێن پەروەردەی میدیایی فێری ئەم بیرکردنەوە ڕەخنەگرانەمانەکە کە بەداخۆی ئەمە کۆمەڵگەیەکین تیامانە یا زۆر کەمە یا زۆر لاوازە بۆیە ئەبینی لە بەرنامەیەکی گفتوگۆ ئامێزە لە بچووترین شتا کە ئەیی لە وەتەری کەسەکە بۆ نمونە ئەمیان لە حیزبە سیاسەکەی ئەویان لە ئایدۆلۆژیەکەی ئەویتریان لە پێگە کۆمەڵایەتەکەی باسی کارکتەرێکی یەکسەر هەڵەچێت و خاڵی هاوبەش نامێنێتەوە بۆ لەبەرەوەی نەبووەتە کولتور لە کۆمەڵگەی ئێمەیە کە ڕەخنەگرانە هەڵسەنگاندن بۆ ئەو کار و کردەوانە بکەین کە ڕۆیە ئەمانە چوار بنچینەی ئەساسین کە زۆربەی پرۆگرامەکانی پەروەردەی میدیایی لە دنیاە ئیشان لەسەرەکەن و گرنگیشە لە کوردستانە ئێمە وەکو ڕێکخراوی چاودێری میدیای کوردی پرۆژەیەکمان هەبوو ئەم پرۆژەیە چڕوپڕ بوو دامان نابوو بە سوودوەرگرتن لەو پرۆگرامانەی کە لە ئەڵمانیا و کەنەدا و زۆر وڵاتی دیکە ئەخوێنرێتەوە ئامادەمان کردبوو بۆ ئەوەی وەزارەتی پەروەردە وەکو جهەتی معنی تەبەنیە مەشروع بکە قسەمان لەگەڵ لەمانە کرد لەگەڵ جهەتی معنیا کرد بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە هێندە موشکلی گەورەتر هەیە هەندە خەمی گەورەتر هەیە ئەم دیوە نەرێنیانی میدیا خراپ بەکارێنانی میدیان نەبووتە خەمێک نەدەسەڵاتی یاسادانان بیری لێ بکاتەوە نەدەسەڵاتی جێبەجێکردن بە دوایە بچێ نەدەسەڵاتی دادوەریش بەڕاستی متابعی بکات بۆیە بە بڕوای من پەروەردەی میدیایی یەکێکە لەو پێداویستە سەرچیانەی کە ئێستا هەر یەک لە وەزارەتەکانی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئەمانە بێ بەچڕی ئیشی لەسەر بکەن بۆ ئەوەی بچێتە نێو قۆناکەکانی خوێندنەوە لە باخچەی ساوانە وەکوتن تا قۆناکەکانی پێشچوو نەزانکۆ ئەمە دیوێکی پەروەردەی میدیایی جیاوازی چیە لەگەڵ میدیای پەروەردەیە طبعاً ئێمە لە کوردستانە میدیای پەروەردەییمان هەیە بەڵام پەروەردەی میدیاییمان نییە میدیای پەروەردەیی جۆرێکی میدیای تایبەتمەندە کە هیچ لەسەر کۆمەڵی چەمکی پەروەردەییەکە نمونەمان وەکو تەلەڤیزۆنی پەروەردەییمان هەیە کە ئێستا پرۆگرامەکانی خوێندن قۆناکەکانی 9 و 12 ئامادەیی لە ڕێگەی کۆمەڵە پسپۆڕەوە پەخشەکە واتە یەکی لە ئامانجەکانی ئەوەیە شەریحەیەکی دیاریکرا و توێژێکی دیاریکرا و کە فێرخوازانن ئاشنا بکە بۆ پرۆگرامانەی کە ئەوان باوڵێن تاقیکردنەوەی نیشتیمانی یا تاقیکردنەوەی گشتی تیاکەن جۆرێکی دیکە کە هەمانە لە میدیای پەروەردەیی ئەوەیە لە ڕێگەی چاپکراوەکانەوە ساڵانێک لەوە پێشێمە چەند ڕۆژنامەیەکمانە بوو چەند گۆڤارێکمانە بوو ئێمە دیسان وەکو ڕێکخراوی چاودێری میدیای کوردی بۆ ئەوەی ئەم چەمکە زیاتر بناسێنرێ گۆڤاری دەرگاوانمان دەرکرد کە یەکەمین گۆڤارە لەسەر ئاسی هەرێمی کوردستان و عێراق بۆ پەروەردەی میدیایی بە تایبەت بۆ نەوەی نوێ ڕۆژنامەوانە چونکە هەر پەروەردەی میدیایی بە تەنها ئیش لەسەر بەرهەمێنەری پەیامی میدیایی ناکە بەڵکو ئیش لەسەر بەکارهێنەری پەیامی میدیاییژەکە ئەگەر بەکارهێنەری میدیایی خۆیان لە قۆناغەکانی باخچەی ساوانەوە لە مناڵان و هەرزەکاران و گەنجانە ببینەوە ئەوە پەروەردەی میدیایی دیوێکی دیکەی بۆ بەرهەمێنەری میدیاییە کە ڕۆژنامەوانن چونکە ئەوانیش بەشێکی زۆریان تا ئێستا ئاشنانین بە یاساکانی بەکارهێنانی میدیا بۆ نمونە ئێمە لە کوردستانە هەر لە پەرلەمانی کوردستان نزیکەی 410 یاسامان هەیە کە 10 بۆ 12 پەیوەستە بە بواری ڕاگەیاندن و ڕۆژنامەگەریەوە ئێستا بڕۆ ڕاپرسیە بکە بە دەگمەن
یا ئەگەر نەڵم حکومدانێکی گشتی ڕێژەیەکی کەم لە ڕۆژنامەوانن ئەزانن ئەم یاسایانە چین، ناوڕۆکەکەیان چییە، ڕێگە پێدراوەکانیان چین، قەدەکە کراوەکانیان چین، ینی لە ڕووی یاسایی هۆشاریەکی یاساییمان نییە، بەڵێ پەروەردەی میدیایی دیوێکی شێوەیە هۆشاری یاساییمان بۆ زیاکە لەو بابەتانی کە هەیە. دیوێکی دیکەی بۆ نمونە لە ڕووی ڕێساپیشەیەکانەوە، پێوەرەکانی ڕێساپیشەیەکان چین، بەشێکی زۆری ڕۆژنامەوانە بەداخەوە ئێستا بە فلتەرە ناڕۆن بۆی ببن بە ڕۆژنامەوە. ینی ئێمە لە دنیا دوو هینمان هەیە، دوو شوێنمان هەیە بۆ پێگەیاندنی ڕۆژنامەوان. یەکیشیان نێوەندە ئەکادیمیەکانە، ئەی خوێنی بە خوێندن، ئەی خوێنی دیبلۆمی تیانی بەکالۆرۆز، ماسەر، دکتۆرا، واتە زانستە ئەخوێنرێ وەکو وەر زانستێکی دیکە. دیوێکی دیکەمە خولە پیشەیەکانە، لە نێوەندێکی پیشەی وەکو کەناڵێک دامەزراوەیە خولێکە بینێ بەو فلتەرەیە ئەڕوا ئاشنای ئەوە بێ هەواڵ چییە، ناوڕۆکەکەی چییە، تایبەتمەندەکانی چین، بەهاکانی چین، سەرچاوەکانی چین. بەداخەوە ئێستا توێژێک لە گەنجان پیا بوون لە پێناو دەرکەوتنە و بۆتە ئیشێکی ئاسان وە بەشێک لە خاوەنی میدیاکان لە بەرەوەی با کەمترین بڕەپارە ئیژەکەن ئەم گەنجانە، بۆیە زۆرینەیان ئیسفادە لەوەکەن ئیکلەنە ناو بوارەکەەوە. بەڵام کاتێکە ڕووداوێکی کۆمەڵایەتی بۆ نمونە ڕووماڵەکەن لەوێ زیانەکانی نەبوونی فلتەر، زیانەکانی نەبوونی دەرگاوانی میدیایی بەڵێ بەدڵنیاییەوە یەکێک لە خراپیەکان بۆ نمونە لەم ساڵانەی دواییە ئێمە هەندێک لە کەناڵەکان ئیشیان لەسەرەوە کرد هۆشیاری یاسایی وەرگر بەرزکەنەوە. بەرنمەیەک هەبوو ئەچوو دۆسیەکانی دادگای هەڵایەوە، ئەم دۆسیانەی دادگا کە تەواو بوون کە ئەمە حکمێک دراوانە ئەیهێنا و ئەم باسیە کرد لە بەرنمەکەیە ئامانجی ئەوە بوو کە هۆشاری یاسایی وەرگر بڵاو کاتەوە. بەڵام کاتێک کە باسی لە دۆسیەکە کە لەناو هەر دۆسیەکی تاوانە کەتنا چیمان هەیە، کەشفی ئەدلەمان هەیە کە پۆلیسە چێ بەدوای ئەیکا فی سەبیلەوەی سەرداوی تاوانەکە بدۆزێتەوە و ئەوانەی چێ بکەرە، چێ بەرکارە، چێ هاندەرە لە ئیشەکەیە پیشانی بە ئەمە هات ئەم کەشفی ئەدلەیەشی پیشانەیە. بۆ نمونە کەسێک بە تۆمەتی یا بە تاوانی کێشانی تلیاک یا خواردنی یا بازرگانی پێکردنیەوە گیراوە حکم دراوە، ئەم ئەهات کەشفی ئەدلەکەی بڵاوە کردەوە. لە نەتیجەیە من وەکو وەرگرێک کەسەری بەرنامجەکەمە کرد، ینی ئەوەی فێرە بووم چۆن تلیاک بکێشم، چۆن بازرگانی بە تلیاکەوە بکەم، چۆن بیشارمەوە، چۆن سەرچاوەکانی یا جۆرەکانی تلیاکم ئەناسی، ئەو نە هۆشاری یاساییم بەرز نابوو. ئەگەر من تلیاکم کێشا سزای یاسایەکەم چییە، ئەگەر من تلیاکم بازرگانی پێوە کرد سزای یاسایەکەم چییە. بۆیە ئەمە لە نەتیجەی چیوە، لە نەتیجەی نەبوونی پەروەردەی میدیاییەوە کە بەداخەوە هەم جانبی یاسایی هەم جانبی پیشەیی بە نەزەری ئاعتیبار وەرنەگراوە و ئیشی لەسەر نەکراوە. هەڵبەت ئەم بابەتە وەکوڵی ئاوکێشە، بەڵام بۆ ئەوەی ئامادەبوانیش زۆر بێتاقەت نەبن و من پێشم خۆشە زۆرتر لە شێوەی پرسیار و وەڵامە بێ مناقەشەکەمان ڕەنگە باشتر هەندێک چەمکی دیکە ڕوونکەینەوە. سپاس بۆیەوە. ڕاستی میدیاکان خەریکەوەیان لێیە پێوەری جوانی ڕووکەشی ئەبێتە پێوەری یەکەمیان بۆ ئەوەی کە لە میدیا دەستکەون و گەنجیش لەبەرەوەی تەلێسان کارکردن زەحمەت